کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستاندا گەشەسەنی باشی بەخۆیەوە بینیوە بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا کە حکومەت بە تەواوی پاڵپشتی ئەم کەرتەی کردووە. پیشەسازی قورسیش یەکێکە لەو نمونانە کە گەشەسەنی باشی بەخۆیەوە بینیوە. بەرهەمێنانی شیش لە هەرێمی کوردستاندا ئاستی بەرهەمێنانی دەگاتە زیاتر لە 3,500,000 تۆن لە ساڵێکدا کامە زۆر لە خواست و پێداویستی ناوخۆ زیاتر بەرهەم دەهێنرێت بە بڕیارێکی حەکیمانە و پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆ لە هەفتەی شەشی ساڵی 2023 بە ڕێژەی سەداسی باج و ڕسومات خرایە سار شیشی هاوردە. ئەماش وەک پاڵپشتیەک بۆ بەرهەمی ناوخۆ. ئاستی بەرهەمێنانی شیش لە هەرێمی کوردستان گەشەسەنێکی یەکجار باشی بەخۆیەوە بینیوە. مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم. ڕەنگە بپرسید ئایا بەرهەمێنانی شیش لە هەرێمی کوردستان بە گوێرەی ستانداردی جیهانیە؟ لە دەستپێکی بەرنامەکە پرۆسەی بەرهەمێنانی شیش هەنگاو بە هەنگاو نیشان دەدەین، دواتر پشکنینی کوالێتی بۆ بەرهەمەکە دەکەین. لەگەڵمان بن. ئەگەر بەڕێستان بۆم باسکەن ئەو سکرابە لەکوێ دێنن بۆ مامەڵ شیشەکان بە چ ڕێگایەک دێن؟ دوو مەرحەلە هەیە. مەرحەلەی دەرەی هەرێم و ناوەوەی هەرێم. لە دەرەوەی هەرێم لە جنوب دێ لە هەموو شارەکانی عێراق دێتن، وەکو بەغدا، مووسڵ، نەجەف، کەربەلا، هەر شەهر ڕێیە و قانونێکی خۆی هەیە. وەکو ئەوش کە لە داخلی ینی ڕۆژانە هەمانە ساعەمان هەیە، ڕۆژانە ساعەمان هەیە لە ساعی خڕ دەکەینەوە بە مەرحەلەی دووەم دەهێنێ ناو معمەلی. ئاستەکان تەلەفی ڕۆژانەی خەڵکە مەسەلەن ئێستا معمەل هەیە ئیش دەکات ئەوی دەبتە تەلەف دەیتە ساعەکان دەفرۆشی. ئیشی ڕۆژانەی بینایە خەڵک بینایە شتێکەدا پەنجەرەی هەیە دەرکەی هەیە ینی ئەنواع مەسائلی ئاسن ینی دەبتە تەلەف ئەو کاتی مەرحەلەی دووەمە دەهێنێ. مادەک هەیە پێدرێ مەدای ئەشعاعی لە ناوەوەی لە عێراق کە بەسەرەن پێشەوەی بارکەین فەحسەکەین و زایدەن کە دەبار دەکەین دەهێنی نە سەیتەراتەکان لە هەموو سەیتەراتەک سۆنەری خۆی هەیە و زایدەن ئەمە لێرەش لە ناو معمەریش مەرحەلەی ناو معمەری سۆنەرمان هەیە بە کۆنتڕۆلی سۆنەر داخل لەبی ئەوجا دڵنیای بینەوە لە هەموو بابەتەکی ئەشعاعی و خوا نەخواستە حالەتەشی نەخوازرا و لە ناو معمەریش فەحس دەکرێت بە هەموو کوالێتەکەوە. ڕۆژانە معدەلی 20 هەیە لۆ ئەو شەریکەی هەر شارەی بگرا 20 بارەکە 20 25 یعنی ئەگەر بخریکەوە ڕۆژانە 400 تنم هەردەبی ئەو معمەلێ. دەبینین ئێرە گۆڕەپانی سکرابەکانە ئەو شیشانەیە کە دێ لە دەرەوە. دەمێت باسم بۆ بکەی یەکەم هەنگاو ئەو شیشە چۆن داغڵی ئەم گۆڕەپانە بێ دوایەوە ئێوە چی لێ دەکەن؟ یەکەم هەنگاو لە دەرەوە لە بۆمان دێ کاتێک لە دەرەوە دێ سۆنەرمان هەیە. ئەو سۆنەرە ئیشی ئەوەیە تشتی تیشک دەر دیاری دەکات. هەر شتێک تیشک دەربی لێن دەڕای دەگرین خاوێن دەکەینەوە دەهێنێکوان. لێرانەش ماگنێتمان هەیە بە ماگنێتی سکرابەکەی جوان فەرش دەکەین کاتێککە فەرش کرا هەر شتێکی زەرمەندی تێدا هەبی لای دەنە لایەکی دوای دەخێنە شوێنی مەبەست ئەوەی کە خایەن کرایتەوە دادێنێنەوە ئەو ئاسنە کوو بڵاو دەکەنەوە لە گۆڕەپانەکە. ئەو ئاسنە بە عەفارە بڵاو دەبێتەوە بە شۆفەر خڕی دەکەنەوە سەریان بۆ موگناتی زاڵی دەکەن موگناتیزەکان پاکی دەکەنەوە. باشە ئەو شتانی کە زیان بەخشن چین دەتانێت جیای بکەنەوە؟ بۆ نمونە ئەوانەی زیان بەخشن بۆمبە یان کێبڵ وایر پارچەی باخە ئۆشتانە زەرمەند لە بۆ وجاق لە بۆ کوورە. بە چەند پرۆسە جای دەکەنەوە؟ بەخوا بە دوو پرۆسە جا دەبێتەوە. لێرە بە خاوێن دەکرێتەوە بە ماگنێت لێرانەش تاقیب دەکرێت هەر شتێکی نەخوازراوی تێدا هەبی ناخرێتە ناو باسکێتەکان.
لەبەرەوەی کە هەر شتێک زەرمەند بی لە بە وجاغی ناوی بکرێتە ناو جگە لەو حەفارانە هیچ تیمێک نییە بەدەستی ینی بەڵێ تیمان هەیە بەدەستی نەفەرمان هەیە دەسە ناو سیکرابەکە هەر شتێک زەرمەند بیتن خاوین دەکەنە بەس پێشەوەی کە نەفەرەکان بچن ئەماگەن خایان دەکرێتەوە دەبینین لە پشتێمەوە کۆمەڵی ئاسنی گەورە هەن ئەمانە چۆن چاک دەکەن چۆن تەعاملیان لەگەڵ دەکەن ئەمانە پارچەی گەورن قیاسی ستاندارمان هەیە بە ئۆکسجین دەیبڕین دەخرێتە عوز پارچە بەکاری دێن هیچ شینێکتان لایە ڕۆژانە دەتوانن چەند بخەنە ناو حەوزەکەەوە عسب وجاغە عسب کورێت داوای چەند دەکاتن مەقصد بۆ نمونە وجاغ مشکلی نییە پارچەی گەورەی دەوێتن داخلیناوی بەکاری دێنێت کە چۆن ناو حەوزەکەەوە ینی تەواو پشکنی تەواتی بۆ کراوە پشکنی تەواتی بۆ کراوە ئاستەکانتان زیاتر لە کێوە بۆ دێ زیاتر لە دەور و بەر بمان قۆناغی توانەوەی ئاسنەکان چۆنە لە دوای سکرابکە دێتە لایەوە بە چه قۆناغێکم ئاسنە دەتێنەوە کە لە سکراب دێتن سکرابی گەورە و بچکەیە نمونە یەک مەنزەری بەڕێ دەکەین تقریبی ساعتش پێ دەچیتن داوای 100 تەنی دەکەین 110 تەنی دەکەین بە 4 مەنزەری بەڕێ دەکەین عەسەب سکرابی باشێ خراپێ گەورە بچکە جاری وایە لە ساعتشی دەبیتە سێ هەموو دەبیتە پارچەی گەورە ئەو نشکارەبای زۆر دەوێتن ئۆکسجین کاربۆن زۆری بیان لە تاوانەوەی ئەگە سکرابەشی نۆرمال و جوانیش بیتن 4 مەنزە و ساعتش پێ دەچیتن زۆر بە جوانیش دەڕواتن لە ماوەی ساعتشی بە 4 مەنزەری دەڕوا بە کاربۆن و ئۆکسجین و کارەبای دەتاوێتەوە باشە لە فڕنەکە توانای چەندە لە ساعتێکە چەند ئاسم بتاوێتەوە لە ساعتشی هەتا 100 تەنی دەتانێتەوە 110 تەنی باشە ئێوە چی لێ دەکەن دوایەوە کە ئاسنەکەتان تواندەوە لە کنەما بەڕێ دەکرێت لۆ بەشی پۆتۆزای لە ئەندەریش عینینەوە لە خاوێن دەکرێتەوە بەڕێ دەکرێت لۆ سیسیم ئەرچیەوە تەنها توانەوەی ئاسنەکەی هیچ شتێکی لێ جیابکەنەوە یا هەمووی تەواو و پشکێن خاوێن دەتاوێنینەوە خاوێن دەکرێتەوە هەتا عەدەشی خاوێن کراوە ڕێک پێکرا بەڕێ دەکەین پلەی گەرمی فڕنەکە چەندە لە 1580 هەتا 600 بەڕێ دەکرێت باشە لێرەوە چاودێری دەکەن زۆر ینی کۆنتترۆلەشی باش دەبی لەسەری هەبیتن چاودێریشی باش و زیاد نەڕژێتن کەم نەڕژێتن نمونە ئێستاکە هەشتا تەنیەوە دەکەی ئەتیما لە 20 تەنی بتە زبر فڕێ دەدرێت هەشتای سافی ئەوە لە دەنێدرێت پشکنین بۆ ئاستەکە و توانەوەی چی لێ دەکەن لایەوە پرۆسەکە چیە دوایەوە پاش ئەوەی لە بەشی مێرشۆک لەلایەن ستافی کواڵیتی کۆنترۆلەوە پێکهاتەی کیمیایی قالبی ئەو ئاسنە تواوە دیاریکرا دواتر ئەو ئاسنە تواوە دەکرێت بە قالب پاشان ئەو قالبە ڕەوانی ناو فڕنی ڕۆڵینگ دەکرێت کە پێی دەوترێن ڕیهیتینگ فڕنێس کە ستانداردی پلەی گەرمی ئەو فڕنە لە نێوان 1000 تا 1950 پلەی سیلیزیا پاشان ئەو قالبە لاکێشەیە لە ڕێگای ستاندی ڕەفینگەوە لە ڕێی کۆمەلێک پرۆسسەوە دەکرێت بە قالبەشی بازنەی پاشان ئەو قالبە بازنەیە دێت بەرەو بەشی پرۆدەکشن کە لە ڕێگای 12 ستاندەوە لە ڕێگای 12 دەستگاوە قالبەکە بچۆک دەکرێتەوە بۆ ئەو سایزە بەرهەمهێنانەی کە داوا کراوە لە ستافی بەرهەمهێنان چۆن سایزەکەی دیاری دەکەن سایزەکە بەپێی داواکاری لە ستافی بەرهەمهێنان لە ڕێگای ئەو 12 دەستگاوە سایزی بەرهەمهێنان دیاری دەکرێت قۆناغی دوای ئەوە چییە دوای ئەو قۆناغا بەشی سارکردنەوە دێتن کە لە ڕێگای ئاوەوە دەبیتن ئەو پرۆسەیە زیاتر بۆ دیاریکردنی پرۆپێرتیا بۆ دیاریکردنی تایبەتمەندیە فیزیایە و کیمیایەکانی شیشە دواتر کە لە ڕێگای ئاوە سارکردنەوەی لەبۆ کرا دەگاتە بەشی سارکردنەوەی شیش کە پێی دەوترێت کۆلینگ بێت اینجا لەوێ ستافی کواڵیتی کۆنترۆل نمونەی شیش وەردەگرن بۆ دیاریکردنی کواڵیتیە فیزیایی و کیمیایەکانی شیش بۆ ئەوەی ڕەوانی بازار بکرێتن.
کاک محەممەد بۆچی کۆتا جار لێرە پشکنین بۆ شیشەکان دەکرێتەوە؟ هەڵبەتەن لەگەڵ دروستکردنی شیش لەگەڵ بەرهەمێنانی شیش ئێمە ڕاستەخۆ سامپڵ وەردەگرین لەگەڵ بەرهەمێنانی تێستە سامپڵ وەردەگرین و پشکینەکانی بۆ دەکەین پێشەوەی بنێردرێ بۆ بازارەکان پشکینەکانش چەند جۆرێکە پشکنینی وەزن پشکنینی ڕاکێشان و پشکنینی سەمانەوەشی بۆ دەکەین. پشکنیانەیەکەن بە پێی ستانداردەکان چۆنە لە ئاستێکی بەرزایە؟ هەڵبەتە بە پێی ستانداردی عالەمی ئێمە دەکەین. ئامێر و تاقیگەی پێویستان لە بەردەستەوە؟ ئامێر و تاقیگەی پێویستمان لە بەردەستدایە بۆ هەموو پشکنینەکان و هەموو پشکنینەکانی کالیبرێشن واتە معیاری جیهازی مەرکەزینە. ئەو شیشانەی لە دەیخەنە بازارەکانی 100% بێکێشەیە؟ 100% بێکێشەیە لە هەر ڕابطەیەک پێی دەڵێن ڕابطەیەکی شیش پاکێتێکی شیش سامپڵ وەرگیراوە پێشەوەی بنێرێتە دەرەوە. بە شێوەیەکی گشتی دەمەوێت باسی توانای بەرهەمێنان و ژمارەی کارگەکانی بەرهەمێنانی شیش بکەم لە هەرێمی کوردستان. ژمارەی کارگەکان لە هەرێمی کوردستان 12 کارگەی بەرهەمێنانی شیشە کە بە ستاندارد و ڕێنمایە جیانەکان شیش بەرهەم دێنێ. توانای بەرهەمێنانیان زیاترە لە 3,500,000 تۆن. خواستی ناوخۆ لە هەرێمی کوردستان بە ڕێژەی 100% پڕ دەکەنەوە. خواستی ناوخۆ لە هەرێمی کوردستان بۆ شیش زیاترە لە 1 ملیۆن تۆن. زیادەکەی تر یاخود بەشەکەی تری هەناردەی پارێزگاکانی خوارو و ناوڕاستی عێراق دەکرێت. لە ڕێگای ئەم 12 کارگەی بەرهەمێنانی شیشەوە نزیکەی 10,000 هەلی کار ڕەخسێنراوە. تۆی سەرمایە و بازرگانیکردن بە شیشەوە لە هەرێمی کوردستان ساڵانە زیاترە لە 2,500 ملیۆن دۆلار. ئەمەش بۆتە هۆکار کە پیشەسازی یانی شکەتی پیشەسازی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە بواری بەرهەمێنانی شیش گەشەیەکی باش بەخۆیەوە ببینێ. چونکە حکومەت هەر لە سەرەتای دەستپێکی کابینەی نوێەوە پاڵپشتێکی تەواوی کارگەکانی هەرێمی کوردستانی کرد و ئاسانکاریشی بۆ کردن لەسەر و هەموو شێوە باجی خستە سار بەرهەمی هاوردە. ئەو بەرهەمی شیشەی کە بینیمان بەرهەمێکی کوردستانی ناوازە بوو، بەڵام لێرە پرسیارێک دێتە پێشەوە: ئایا حکومەت تا چەند پشتیوانی ئەو کارگانە و کەرتی پیشەسازی بەگشتی دەکات؟ هەروەها ڕۆڵی ئەو کارگانە لە گەشەپێدانی ئابووری و ڕەخساندنی هەلیکار چین؟ سەبارەت بە بەرهەمێنانی شیش لە کارگەکەی ئێوەیە دەمێ بزانم شێوازی بەرهەمێنانەکەی کوالێتیەکەی بە چ ستانداردێکی شەکەن. توانای بەرهەمێنانی 700,000 تۆنمان هەیە لە ساڵێکدا بە هەردوو جۆری ستانداردی ISO ASTM بە هەموو خەبارەکان. هەروەها دەتوانم بڵێم ئێمە بەرزترین ڕێژەی وەبەرهێنانمان هەیە لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی. هەروەها کارگەکەی ئێمە بۆتە ڕەخساندنی هەڵی کار کە 5,000 هەڵی کارە بە ڕاستەخۆ و ناڕاستەخۆ. ئەمەش سوودێکی گشتی بۆ هاوڵاتیان و کۆمەلگای خۆمان هەیە. بەڕێستان باسی بەرهەمێنانتان کرد، بەڵام لە ماوەکانی ڕابردووە بینیمان حکومەت بۆ کارگەکان کۆمەڵی ڕێنمایی دانا سەبارەت بە پاراستنی ژینگە. کارگێکی وا گەورە کە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ڕێنمایەکانی ژینگەتان جێبەجێ کردووە؟ بە هەمانگی لەگەڵ بەرەوبەرایەتی ژینگەی حکومەتی هەرێمی کوردستان توانیمانە هەموو خاڵەکانی ژینگە جێبەجێ بکەین زۆر شکر بە دابینکردنی نوێترین تەکنۆلۆژیای سیستەمی فیلتەر بۆ پاشماوەی دووکەڵی کارگەکەمان بۆی کەمترین زیانی لەسەر ژینگە هەبێت و هەروەها دابینکردنی ڕێژەی سەوزایی تەواوی پێویست بۆ کارگەکەمان. دەمێت لە کوالێتی جۆری بەرهەمەکانتان زانام چەند جۆر شیش دەخەنە بازارەوە وە کوالێتیەکەی وە خواستەکەشی هەر بۆ بازارەکانی هەرێمی کوردستانە یا بۆ خوار و ناوڕاستی عێراق بچە؟
بەنسبەت کوالیتی شیشەکانمان و قەبارەی شیشەکانمان ئێمە نزیکەی هەستا حەبت زۆر قەبارەی ستانداردمان هەیە ئیترۆ لە 10 میلیمەوە دەست پێ دەکات تا 32 میلیم و بەپێی پێویستی کڕیاریش دەتوانین ئەو قەبارەی بۆ بەرهەم بێنین کە قەبارەیەکی بڵین ناستاندارد ناشازە لەسەر داواکاری کڕیارەکانمان و بەنسبەت کڕیارەکانیشمان هەم لە هەرێمی کوردستان و هەم لە ناوچەکانی خواروی عێراق کڕیارمان هەیە و بۆیان دابین دەکەیت ماشە کارگێکی وا گەورە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بێگومان پێویستی بە پاڵپشتێکی باشی حکومەتیش هەیە دەمێ بزانم لە ڕوانگەی ئێوە وەکو کەرتی تایبەت حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە وەزارەت و دەستەکانەوە تا چەند هاوکار و پاڵپشتیەوە بەڵێ سوپاس بۆخوا حکومەتی هەرێمی کوردستان بەگشتی بە تایبەتی کابینەوەی نۆیەم پاڵپشتێکی تەواویان کردین بۆ ئەم پرۆژەیە بۆەوەی هەم بۆ دەستپێکردنی کارگەکەمان هەم بۆ تەواوبوونی لە ماوەی کاتی خۆی پاڵپشتێکی تەواویان کردین بەرهەمێکتان هەیە دەیخەنە بازارەوە حکومەتیش بە ڕێژەی 130 باجێک ستۆتە سەر شیشی دەرەوە ئەمە کاریگەری هەبووە لەسەر زیاد فرۆشتنی بەرهەمەکانیەوە بە تاکید کۆنتترۆلی حکومەتی هەرێمی کوردستان لەسەر بازارەکانی هەرێمی کوردستان و بەگشتی ناوچەکە دەتوانم بڵێم دانانی ڕێژەیەکی گونجاوی سەتاسی بۆ بەرهەمە دەرەکیەکان وای کردووە بەرهەمە ناوخۆکان زیاتر و ئاسانتر ساختکرێتەوە لە بازارەکانی هەرێم و بۆ خواروی عێراق دڵنیاییەدەن لە کوالێتی ئەو بەرهەمی شیشانی کە دەیخەنە بازارەکانەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە لە کارگەکەمان دوای بەرهەمهێنانی کە دەگاتە کۆتا بەرهەمهێنان کە شیشە لە سکرابەوە بۆ شیش ئێمە تاقیکەی تایبەتی خۆمان هەیە کە بە ئامێری پێشکەوت و تەکنەلۆژیای تازە هەموو پشکینەکانیان بۆ دەکرێت هەر کێشەیەکیان هەبێت ئەوە ناگاتە دەست بە کڕیارەکانمان ئەبێت کڕیارەکانمان باشترین بەربوویمەیان پێ بگات ئەوانەی کە ئێرە بەڕێوە دەبن کاری تێدا دەکەن ئێمە بینیمان زۆربەی کورد بوون بەڕێژەی سەدا چەند کارمەندانی بیانی تێدای هەمویان یا کوردن ئێمە بەنسبەت کارمەندانی ناوخۆ و کارمەندی بیانی بڵین دەستی بیانی ئێمە هەتا پێمان کرابێ بە پشتگیری میکانیزمی سیستەمی خۆمان کە لەلایەن خاوەن کاریشەوە پشتگیری دەکرێتن کە دەبێت دەستی کاری هەڵی کاری ئێرە زۆرترین ڕێژەی ناوخۆ بێ کارمەندی ناوخۆمان هەبێ زۆر سوپاس بۆخوا کە توانیمانە 175 بەسەرەوە نزیکەی 180 تەنها چەند خاڵێکمان ماوە ئەو بەشانەش کە بەشی مەسەلەن زۆر ئازبەرزی پێویستە لە ناوخۆ هەتا ئێستا نەگەیشتێتەوە ئاستا بتوانین لەو بەشانیاندانین بەس پلانمان وایە و دەتوانین هێواش و ئەو هەڵە بڕکسێن و ڕاهێنانیان پێ بکرێت بۆی کارمەندی ناوخۆمان بگاتە و ئاست دەتوانین لەو بەشە بە چاپتی داین. هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ لە کەرتی پیشەسازی گەشە دەکات. دیوانیەکانی حکومەتیش بۆ ئەو کەرتە بە تایبەتتریش پیشەسازی و بەرهەمێنانیشی ژوای کردووە کە لە هەرێمێکی هاوردەکارەوە ببینە هەرێمێکی هەناردەکار